ئێمە هەمومان بەشدیارین لە کای سیاسیە، بەڵام کەممان هۆشیارین لە کای سیاسی. قسەکردن لەسەر بارودۆخی سیاسی کوردستان تا ڕادێ بووە بە جۆرێک لە کاوێش سیاسی و خۆجوینەوە. گرفتی وتاری زاڵی سیاسی و دەستبردنی سیاست بە هەموو پتەکانی ژیان بە سیاسیکردنی ژیانی کۆمەڵایەتیە. ئێمە ئێستا کە لە کۆمەڵگایەک دەشین، کۆمەڵگایەکی سیاسیە، بەڵام هەموو مرۆڤایەتی ئەمە دەکات، نەکەرێمە بەتەنیا. کۆمەڵگای کوردی لە ئێستاە قودرەتی بەرەمهێنانی ڕۆشنبیری هەموو چون ئەڵێن دەسەڵاتی سیاسی دەستبەرداری ڕۆشنبیر نابێ و نێوەندی ڕۆشنبیر نابێ، بەس لەم دوایە بە تایبەت لەگەڵ هاتنی ئەخلاقیاتی پێترۆدۆلار بە باوەڕی من ڕۆشنبیرە دەستبەرداری دەسەڵاتی سیاسی دەکات. چاپێکەوتن لەگەڵ نووسەر و ڕەخنەگر ئازاد حەمە شەوی سێشەممە کاتژمێر 8:05 لە NRT و پێشکەشتان دەکرێت.